نشاط أعطي مثل وفي مثل نبي قناعات. أنا وسعد على الوعد في فلاشات يعطي مثل نبي قناعات. مرة غني مرة فقير مرة صبي مرة مدير مرة غني مرة فقير مرة صبي أنا المدير. أنا وسعد على الوعد في فلاشات يعطي مثل نبي قناعات. أنا وسعد على الوعد في فلاشات يعطي مثل نبي قناعات. مرة غني مرة فقير مرة صبي مرة مدير مرة غني فيري بور مرة صبي مدير يا سعد. أنا وسعد على الوعد في فلاشات. أيوة بكرة الوعد بعده وبعد وأحلى مطبات. وإحنا بعد على الوعد في فلاشات يعطي مثل مع التحيات. مدام كورونا كام. ئەی فەیسەڵ بردیانە ژوورەوە نازانم چی بەسەر هات دەترسم شتێکی خراپ ڕوودا فەیسەڵ. انشاءالله هیچ شتێکی خراپ ڕوو نێداوە. لا حول ولا قوة إلا بالله. دکتۆر دکتۆر خوا باوکم چێتی. ئەوە تا لە بەردەم تۆیە جەستەی سەلامەتە ئەندامەکانیشی باشن نزان خێری بۆ بکەن. مرد خدا ڕەحمی خۆی پێ بکات. جەنابی پزیشک کێ ڕێکاری پێویستەوە دەبێ بۆ ئەوی تەرمی ڕەحمەتی ببینەوە؟ تۆزەشی تر دەست بە ڕێکاریەکان دەکەین. لە ڕاستیدا کۆچ کردو بەخشەرێکی زۆر باش بوو. ماشەڵای لێبێ ماشەڵای لێبێ هەموو پارەکانی خۆی بەخشی. پارێکی ئێمە چ پەیوەندێکمە بە پارەوە هەیە. ئەیچی لە نامەیەکدا وەسێتی ئەوەی کرد کە هەموو ئەندامەکانی جەستەی خۆی ببەخشێت. و ئەگە دەتەوێت تۆ قسە لەگەڵ براکەت بکە ئەگەر ناخۆم قسەی لەگەڵ دەکەم. نانا تەواو تۆ کاری خۆت بکە پاڕاوەکان تەواو بکە من خۆم براکەم ئاگدار دەکەمەوە. فەرموو سەعەد تکات لێ دەکەم کەمێک دڵی خۆت ئارام بکەوە. دەست خۆش. سەعەد تۆ ئێستا دەبێ شانازی بە باوکتەوە بکەی بیرێ داهاتووی خۆت بکەرەوە. خوا لێی خۆش بێت. خدا لێی خۆش بێ. دەزانی ڕەحمەتی هەر بیری لای تۆ نەبوو بیری لای نەخۆشەکانیش بووە هەموو ئەندامەکانی خۆی بەخشیوە. ئەرێ ئەوە تۆ چی دەڵێیت؟ باوکم ئەندامەکانی خۆی بەخشیوە. ئەی چۆن برام خۆ ئەمە قسەی من نییە ئەو شتانە پزیشک بەم نیوت ئەگە بڕوانەکەی بڕۆ خۆت قسەی لەگەڵ بکە. دەچم پرسیاری لێ دەکەم تێدەگەم لە بابەتەکە. ها بەس گوێ لە من بگرە بە قسەی من بکە سەعەد پێش ئەوەی بچیت و لێی پرسی فێڵدنە نەکە هاکاکە ئاگدار بە چونکە نرخی ئەندامی لاژ لەم سەردەمە زۆر بەرز بۆتەوە بۆیە پێت دەڵێم کەمێک گوریا بە من خۆم کڕیارت بۆ دەدۆزمەوە. ئەرێ ئەوە تۆ وەڕێنەی چی دەکەیت؟ بازرگانی بە ئەندامەکانی جەستەی باوکمەوە بکەم. گوێ بگرە برام باوکت بە شێوەیەک لە شێوەکان ئەندامەکانی خۆی بەخشیوە یانی ئەوان هەر لە تۆی وەردەگرن بۆیە منیش ئامۆژگاریت دەکەم سەعەد کەمێک بۆ خۆت خازاندی لێ بکە. خۆت بارودۆخی دارایی خراپە و پێویستت بە پارەیە وە قەرزداری وە ڕەنگە ئەم ئەندامانەی جەستەی بە ملیۆنان دۆلار بکەن تۆ ئەزانی دڵ بەتەنها خۆی 150,000 دۆلار دەکات. دڵ نرخەکەی 150,000 دۆلارە. بەڵێ خوا لێت خۆش بێ باوکە گیان خوا لێت خۆش بێ خوا لێت خۆش بێ. سیرکە پزیشک باشتر وایە من کاتی ئێوە بە فێڕۆ بدەم نە ئێوەش کاتی من بە فێڕۆ بدەن 1 ملیۆن دۆلارم بدەنێ و باوکم حواڵی خۆتان بێت. تێنەگەیشتم لێت ملیۆنێک دۆلار بۆچی؟ پزیشک تۆ بە فەیسەلت نەوت بوو کە باوکم پێش ئەوەی بمرێ ئەندامەکانی جەستەی بەخشیوە. بەڵێ وام گوت. پزیشک ئەوەی پێت گوتم منیش ڕاستەخۆ یانی ئێوە دەتانەوێت بازرگانی بە ئەندامەکانی جەستەی باوک ڕێکات پێ نادەم. تۆ لە نەخۆشخانەیەکی ڕێزداریت ئەمە بە سوکایەتی دەقەڵەب دەدەم. ڕاستە ئەمە سوکایەتیە سەعەد عیبە بۆ تۆم قسەی بە پزیشک دەڵێ بەخوا من لە شوێنی تۆ بم هەڵدەسم سەری ماز دەکەم داوا لێ بردن دەکەم. ئەوە ئێوە چیتانە؟ واقید بوونەتەوە بەرامبەر من دەڵێ تاوانەکەم ئەنجام داوە. بەڕاستی ئەمە تاوانە و دەوڵەت لەسەری سزات دەدات. تۆ دەزانیت لە یاسادا
کڕین و فرۆشتن بە ئەندامی جەستە قەدەغەیە دواتر باوکی تۆ چی کردووە باوکت خوای لێ خۆش بێت بەخشەرە هەڵساوە بە ئەنجامدانی کارێکی مرۆڤایەتی چاک تۆش هاتووی بە من دەڵێت ئەندامەکانی باوکم دەفرۆشم بمبورە داوای لێبوردن دەکەم جەنابی پزیشک وا دیارە فەیسەل وا منی ناناسەیتەوە چی من پزیشک هەرچێکی وتووە بە تۆم گوتووە وا دیارە تۆ بەهۆی شۆکی مردنی باوکت خوددا لێ خۆش بێ وات لێ هاتووە بەهڵە لە شتەکان تێدەگەی وە کێشەیەک لەوانەیە کێشێک لە مێشک دروست بوو بێ نا فەیسەڵ بەڵێ کورە تۆ پێت نەوتم کە دڵی باوکم 150,000 دلار دەکات ئێ ڕەحمەتی دڵی برە فەیسەڵ ئێ ڕەحمەتی دڵی گەورە بوو خدای گەورە ئەی پێت نەوتم کە ئەندامەکانی جەستە هەڵدەوە شێندرێتەوە و دەفرۆشترێن و دڵیش نرخێکی زۆری بیرم ناشتێکی چی ئەندامی جەستە هەڵدەوە شێندرێتەوە تۆ لە نەخۆشخانەیەکی ڕێزداریت نەک لە ژووری توێکاری کێشە نییە من و تۆ دواتر قسە لەسەرەوە دەکەین قسەی لێ دەکەین ئێستا پێت نەوتم جەنابی پزیشک ئەو ئەندامانە چین کە لە باوکم دەری دەهێنن ئەندامە ساغەکان وەکو دڵ ورجیلە جەرێک هەروەها بەس مێشک نەڵێ بەس مێشک سعات بەڕاستی مێشکی فراوان و زیرەک بوو ینی مێشکی بەڕاستی بەهاکی زۆری هەیە ینی کورە هەڵسە بڕۆ دەرەوە من هەڵسە بڕۆ دەرەوە من دواتر لە یەکتری تێدەگەین دەی ئێستا هەڵسە بڕۆ دەرەوە خوددا بتبورێ باشە ڕۆیشتم بەس باش شتێک پێ بڵێم ساعت ئەگەر تۆ پزیشکەکە نەگەیشتە ڕێکەوتن من کڕیارەکەت بۆ پەیدا دەکەم بۆ دەرەوە تەواو ڕۆیشتم دەرەوە ئێستا جەنابی پزیشک دەتوانم داوایەکە لێ بکەم فەرموو سەرکە پزیشک باوکم تەواو لە دەست و خواڵی خۆش بێت بەڵام نامەوێت ئەندامەکانی دیکەشی لەدەست بدەم تێنەگەیشتم لێت ئەوەی ڕاستی بە دکتۆر گیان دەمەوێت دڵنیا بمەوە لە ئەندامەکانی جەستەی باوکم زانم بەرچێ دەکەوێت لە ڕاستیدا مافی ئەوەت نییە بیزانیت بەڵام لەبەر ئەوەی دەزانم نیازت پاکە من یارمەتی دەدەم ئەم فریشتە خەوتۆ دەبینیت بەخوا من هیچ شتێک نبینم پزیشک ئەوە تۆ چی تۆ دەڵێ تەماشای کوێ دەکەیت من پێت دەڵێم ئەو فریشتەی لەسەر ئەو جێگای خەوتۆ دەبینیت ئەوە تازە بینیم ئەوان چێتی خۆ ئەویش بەخشەر نییە نابەخشەر نییە بەڵکو نووسووە لە چاودێری سڕ بۆ ماوەی 2 مانگ دەبێت 2 مانگ بەڵێ 2 مانگ چاوەڕێی پاڵەوانێکی وەکو باوکی تۆ بوو بۆ ئەوەی ئەندامەکانی خۆی ببەخشێت چونکە دڵی لاواز و بێکەڵک بووە ینی ئێوە ئەوتان هێناوە بۆ ئێرە بۆ ئەوەی ئامادەی بکەن و دڵی باوکمی پێ بدەن ڕێک وایە بەڵام پزیشک ینی حەز ناکەیت ئەو بچووکە لە چاوە دڵی باوکم پێت دەڵێم ئێمە شیکاری و پشکنینمان کردووە و ئێمە زیاتر لە نەخۆشەکە خۆی وریا دەبینی و ئینشاءالله سەرکەوتوو دەبێت ئینشاءالله دڵم داماوە ئەو زۆر بچووکە گوناهیشە خوا شیفای بدات خوا شیفای بدات برام چییە؟ سعات دەڵێم پیرۆزبایی بۆچی؟ دەدەی تۆش سعات بۆچی بێ من تۆ پزیشکەکان بینی بە من تانگوت بڕۆ لێرەوە دەزانی من کەسێکی تێگەیشتم چوومە دەرەوە وەزانیم ئێوە بۆ خۆتان دەتانەوێت لە نێوان خۆتاندا ڕێک بکەون پێم بڵێ دەی بەتانەوێت بە چەند ڕێک بکەون کورە ناڕەسن تۆ شەرم لە خۆ ناکەیت بورە تۆ شەرم لە خۆ ناکەیت وا دەزانی هەموو کەسێک وەکو تۆیە بە دوای پارەوەیە تۆ چیتە ها؟ ئەوەی باوکم ئەنجامیدا کارێکی سەربەرزانەیە شتێکە کە نرخی بۆ دیاری ناکرێت تۆ گوێ بگرە جارێکی تر ئەم بابەتەم لەگەڵ بکەیتەوە یەکسەر سکاڵان لەسەر تۆ مار دەکەم بەخوا تێگەیشتی یان نا؟ نابراکە ناچۆ لەبەر چاوم ببورە برام بمبورە تۆ ڕاست دەکەی ئەرێ خەڵکینە چیتانە ها ئێوە چیتانە ها؟ من دووبارە سوپاسی تۆ دەکەم هەروەها شایانی نییە ئەو دەنگە چیمزانم چی وەردەگرێت بە یارمەتی چرکەیەک بۆستە گوێ بگرێن هەمووتان ئەوانەی گورچیلەتان دەبێت بابێنە لای ڕاست بەڵێ لای ڕاست بۆ گورسیلەکان بەڵێ گورسیلەکان لەم لایەن و ئەوانەی جگەریان دەبێت لای چەپ بگرن بەڵێ ئەملا لای چەپ و ئەوانش کە ئەندامەکانی دیکان دەبێت بابێنە پێشەوە دەی بۆ پێشەوە ورن بەڵێ ئێوە ڕاوەستن بەڵێ براکەم ها ئەی دڵەکەی ها دڵەکەی دڵ تەواو بوو یەک دڵ بوو دامان بە یەک کەس تەواو کورە سەعات ئەو هەرایەت چییە؟ ئای خوا تۆی بۆم هێنا پزیشک من لە لای خۆم تۆمارم کردو پزیشک 5 کلیە 3 جگەر ئەوانی دیکەش مشەکەلن چییە مەتعەمە چیە دکتۆر گیان تۆ نەبووی وتت ئەندامەکانی باوکم خەریکە دەبەخشین بێ هەرمەتیتان
بەیانمەتتان خەڵکی دەبڕۆنە دەرەوە. تۆ بۆچی دەریان دەکەیت؟ لەبەرچی ئەوانە هاتون بۆ ئەوەی ئەندامەکانی باوکم وەربگرن، تۆ بۆچی دەریان دەکەیت؟ لەبەرچی تۆ بۆچی لە ڕۆژنامە ئاگداری دادەنێت و ئەو خەڵکە کۆ دەکەیتەوە؟ گورە سەعەد نەخۆشخانە لیستێکی هەیە، لیستێکی تەواوی هەیە کە پێویستان بە ئەندامەکانە و ئەو خەڵکە دەبێت لەگەڵ ئەندامەکانی باوکن لێکچوونی تەواویان نەبێت. تۆ وا دەزانێت هەر کەسێک بێت و ئەندامەکانی باوکت وەردەگرێت و تەواو دەبێتە فەوزا. وا ئێستا وەرم گرت. جەماعەت ینی داوای لێبوردن دەکەم، بەڕاستی داوای لێبوردنتان لێ دەکەم، بەڕاستی ناحەقی بەرامبەرتان کرد. ئەندامەکان هەمویان تەواو بوونە بەڵێ ئێدە تەواو بووە، ئێجا چی بکەم؟ تەواو بوو ئیتر تەواو بووە. بابزانم بۆتان دەدۆزمەوە هەر کەسێک بێ ئەندامەکانی ببەخشێت ناوەکانی خۆتانی لێ تۆمار بکەن، لەوێ تۆماری بکەن. هەر کەسێک ئەندامەکانی ببەخشێت پەیوەندیتان پێوە دەکەم بەخوا، پەیوەندیان پێوە بکە باشە؟ ئینشاءڵڵا. دەی بە ئیزنی خوا. ئینشاءڵڵا. باشە کێشەی تۆ چییە؟ باشە دەنابی پزیشک. تۆ باسی ئەندامەکانی دیکەت بۆ نەکردم. تۆ تەنها ئەو کەسە نیشاندام کە دڵەکەی دەوێت. تۆ پێت وایە کە چاندنەوەی ئەو ئەندامانە هێندە ئاسانە؟ نەخێر. وە موژدەت بدەمێ ئەو کەسانەی ئەندامەکانی باوکی تۆیان چاندۆتەوە هەمویان لە شەرگەریان سەرکەوتوو بووە. باشە سپاس بەخوا خوا لێت خۆش بێ باوکە، ئەگەر ئێستا لە ژیان نابووای لە خۆشیان دەمردیت. پزیشک ئەمە چی لە باوکم وەرگرتووە؟ ئەم نەخۆشە چاوی باوکتی بۆ چێدراوەتەوە. باشە دەکرێت چاوی پیا بۆ ئافرەت بچێندرێتەوە؟ ئاگادارت دەکەمەوە هیچ شتێک لە چاوی باوکم نەکەیت ها. دەی ئەمان چی لە ڕەحمەتی وەرگرتووە؟ ئەمە فەرەجە برای مەریەمە زمانی باوکتی وەرگرتووە. سپاس بخوا کە سەلامەتیت، دڵی تۆ تەواوە وایە؟ ئەوە سەعەدە کە باوکی دڵی خۆی پێت بەخشیوە. بوەسە لاچۆ باجوو لە ترمەکانی دڵی باوکم بگرم خوا. ئەی خۆ هاجیان باجوێ لێ بگرم. سەعەد لاچۆ دڵی و کابرا کورۆ تازە دەستەگەری کردووە وازی لێ بێنە هێشتا سارێژ نەبووتەوە. ببوورە هیلالجان ببوورە، گرنگترین شت ئەوەیە کە دڵی باوکم بە باشی لێ دەدات، کێشەی نییە. بۆستە هێواش بۆستە تۆ بڕۆ لێگەرە تۆ بڕۆ دەی بڕۆ بۆ منی جێبێڵە بڕۆ دەی چی تۆ هێراوە بۆ ئێرە چۆ نزانی کەم لە نەخۆشخانە دەردەچم چییە چاودێری من دەکەیت؟ ناهیلال ژیان من هەموو ڕۆژە پەیوەندی بە نەخۆشخانەوە دەکەم تاکو هەواڵی تۆ بپرسم. دەی برام دەی با تۆ بگەێنمەوە ماڵەوە دەی. نا دەست خۆش بێت ئەوان لە دەرەوە چاوەڕێی من دەکەن. کاچی خۆم دەبێ ئاگاداری دڵی باوکم بم. ئێوە تۆ چیتە؟ من گرنگی بە تۆ دەدەم، من گرنگیت پێ دەدەم خەمی هیچ نەبێت. شتمت بەجەست دڵی باوک تۆ بۆ دەکەیت. ماڵەکەت ئاوادان کردەوە، ئاوادانت کردەوە. کەم تەرخەمیت نەکردووە ئەوە گەیشتمەوە ماڵەوە. دەی بڕۆ ماڵی خۆت باشە بڵام من دەبێت ئاگام لە تۆ بێت براکەم نابێت. ئەرە گوتمان سپاس دەکەین برام ئەوە گەیشتمەوە ماڵەوە دەچوو بۆ خۆم دەخەوم دەی سرعات دەکەم. دەی بەدڵی خۆت بڵام من سبەی ئینشاڵڵا سەرێکن لێ دەدەم. دەبا ئیسراحەت بکات با پشووی خۆی وەربگرێت. ئەوە باشترە. هیلال چیوە؟ تۆ بڵێ شتێکی بەسەر هات بێت نەمر بێتە ئەو کابرایە. هیلال کوڕم تۆ لەکوێی؟ چییە بەم بەیانی هاتووە؟ ماشاءالله دەموچاوی دەبریسکێتەوە ماشاءالله. باشە
باشە براکەم تۆچی خۆ جێبەجێ نەکردو منی سوپاسم نەکردیت چیە لەم شوێن بۆ ئەم شوێن بە دوای مندا دەکەویت خوا بتبورێ هیلال خوا لێت خۆش بێت بانی زوو لە خەو هەڵساموتم باشۆر بایەکت بۆ دروست بکەم لەبەرەوەی باوکم ڕەحمەتی لێبێت ڕەحمەت لە گۆڕەکە بێت حەزی دەکرد بە دەستەکانی من میخوات های ئێستاش هیلال گیان دەمی خۆت بکەرەوە فەرموو میخۆ دەی بخۆ چییە؟ ئەو شۆربات بۆ هێناوم بابەجان ناخۆم نامێ دڵم نایبات ئێتە بیخۆ دەی چۆن نایخۆی هەر دەبێ بیخۆیت دەی بیخۆ دەبێ بیخۆیت چۆن نایخۆیت لەبەرەوەی ئەو دڵی لە لای تۆی دڵی باوکمە و منیش گرینگە بۆم دڵی باوکم سەلامەت بێت یان نا دڵی باوکت سەردانی پزیشکی هەیە دەبێت بڕۆم بۆ ئەوەی دوانەکەوێت ئابا ئارەزووی خۆت بەدڵی خۆت من لە جیاتی تۆ دەیخۆم دەڵێم جێ بگرە من هەرگیز ئەو ساکەی باوکت لەبیر ناکەم کە بۆ منی کرد بەڵام تۆ بۆچی وا دەکەیت کاکەجیان منت کوشت ئابروت بردم لە بەردەم هاوڕێکانم بەجددی بێزار بووم دەبەسە لە ژیانم بڕۆ دەرەوە خوا بتبورێ هیلال خوا بتبورێت هیلال جا خۆ من نامەبێت تۆ بێزار بکەم نامەبێت بەڵام من دڵخۆش دەبووم کە دڵی باوکم دەبینم کە دڵی تب لێرەدات وە دەژی تۆ لەم هەستەی من تێدەگەیت ساعد من مەبەستم نییە تۆ بریندار بکەم بەڵام براکەم هیچ نەبێت هەموو کەسێک ژیانی تایبەتی خۆی هەیە براکەم تۆ بگەڕێەوە بۆ ماڵی خۆت وە من بەڵێنت پێ دەدەم کە هەموو ڕۆژێک پێم سەر لە ماڵی ئێوە بدەم تەواو دێر دەبیت لە هەست و سۆزی باوکت و لە کۆڵ منیش دەبیتەوە کێشە ئەوەیە کە من ناتوانم بڕوام لەبەرچی لە ڕاستیدا من خانۆکە من بەکرێداوە چی؟ یعنی لە مەودا لای من دەژیت لەسەر دڵم دادەنیشیت نا من مۆڵەتێک لە لای خۆمەوە بە تۆ دەدەم ڕۆژانی سێشەممە ئەوە بە دڵنیایەوە لە لای تۆ دەبم بەڵام ڕۆژی چوارشەممە و پێنجشەممە و هەینیش هەر لە لای تۆ دەبم و ئەوەی دەبێنێتەوە شەمە و یەکشەممە لە لای فەرز دەبم لەبەرەوەی گورچی لەی لەلایە بەڵام ڕۆژی دووشەمە و بەیانەکەی لە لای خوشکە مەریەمم دەبم وشەوە کەشی لە لای سامەح دەبم ئەو هەژارە بۆ خۆمان دوو قسە دەکەین زمانی وەرگرت باشە هیچ کەسێک نییە کە هیچ نەبێت قاچی یا فەقەراتی یان شێکی تری وەرگرت بێت بۆ ئەوی ڕۆژێک یان دوو ڕۆژ بڕۆی بۆ لای لە کۆڵی من ببیتەوە نالا تێیدا نییە خشتەکە پڕ بۆتەوە چی؟ خوای گەورە لێت خۆش بێ باوکە گیان خوا لێت خۆش بێت و جێگات بەهەش بێ باوکە خوا لێت خۆش بێت باوکە گیان ئەوە تای گیان هیلال گیانەکەم کوڕە باشەکەمان هیلال سڵاوە لێبێت چۆنین های گیان دەی ئەلەمە بخۆ بزانە چۆنە دڵم نایبات کاکە دەی لەبەرە من تۆزەکی بخۆ دەی دەی کیویش بخۆ دەی دەمەکەوە زۆر خۆشە ئاس بسم الله الرحمن الرحيم ئەسەوە چی دەکەیت تۆ لێرە ئەمە چییە دەڵێت ترێی وەرگەڕاویت هەسە دەی وەڵام بدەرەوە دەی چیتە هیلال گیان چیتە بهێڵە بۆ خۆم خەوەمیتە تۆپیت یاڕەبی دەڵێم هەسە وەڵامم بدەرەوە هەسە تۆ چیت دەوێت پێم بڵێ تۆ چۆن بوێریەوە دەیە پێیتە ژووری نووسنی من دوای ئەوەش دەڵێم ئەمڕۆ شەمەیە تۆ دەبواە ئێستا لای گورچی لای باوکت نووسە باید نەک ئێرە ڕۆیشتم کاکە ڕۆیشتم نانی ئێوارم لەوێ خوارد و ڕاستەکەی جەوی ئەبێم بەدڵ نەبوو هاتمە ئێرە پاشان بخوا غەریبی دڵی باوکمم کرد
دەوەرە گوێ لە ترپەی دڵی باوکت بگرە دەوەرە هەندەی باشە ئەوە ینی تۆ بەڕاستە چی بوو؟ هاتوویتە ناو جێگاکەی منەوە کورە کاکە ئەو دڵەسم هەر نەویست نامەوێت هەر بۆ خۆتان بێت نامووی شێتت کردم لەسەر خۆ هەر هیچ نە لەبەر دڵی باوکم. نا باشە سپاس بۆ خوددا باس لای بە دڵم تەقی نامەوێت توخوازە نابی پزیشک ڕەحمەت لە دایک و باوکت بێت چیتر بەرگەن ناگرم ئەو دڵم بۆ دەربهێنا هیلال ئارام بۆوە تووڕەبوون بۆ دڵ باش نییە کورە چی باش نییە دکتۆر من دەڵێ من نامەوێت بەسە بێزار بووم مردن زۆر باشترە بۆ من ئەوە ژیان نییە کە ئێستا من تێیدام زۆر بێزارم ئەرێ هیلال ئەوە تۆ چیتە؟ هیلال بۆچی ئەوە ڕادەکەیت؟ دڵی باوکم ماندوو دەکەیت بەخوا. براکەم هیچ شتێکم لە تۆ ناوێت توخوا دڵی باوکت دەربێنە و لە ژیانی من بڕۆ دەرەوە ژیانم وێران بووە باوکەکەی باوکم تووڕەیی باش نییە بۆ دڵ هێ من بەوە هەموو شتێک چارەسەر دەبێت تاریسی دکتۆر ئەمە خنکاندومی سەری خواردەم دکتۆر بۆ هەر شوێک بڕۆم ئەو شوێنم کەوتووە نا بۆتە سێبەریش بەدوامەوە تەنانەت دێتە ژووری نووسەکەشم کورە وای لێ هاتووە کۆنتترۆلی جل و بەرگ و ژیان و نووسن و هەموو شتێکی منی کردووە نازانم چی بکەم ئەمە هەڵسو کەوتێکی ڕێگا پێنەدراوە بە هەموو شێوەیەک پەسەند نەکراوە وە تۆ سعد برام کە من تۆم بە باوکی هیلال ناساد بۆ ئەوە تۆ پێ ناساد تاوەکو بەهای ئەو هەڵویستە جوانەی باوکت بزانیت نەک بۆ ئەوە چاودێری خەڵک بکەیت و تووشی تەگەرەفەسیان بکەیت بەخوا ینی پزیشک من نیازم پاکە بەڵام بەخوا من خەمی دڵی باوکمەوە هەر ئەوەندا بەس من داوای لێبوردن دەکەم هیلال گیان و ئەگەر دەتەوێت سرت ماچ بکەم ئەوە ماچی دەکەم تەواو ئەگەر دەتەوێت لەمە بەدووە هەر چاویشت بە من ناکەوێت خۆزگەوات دەکرد ئەوە خزمەتێکت بە من و بە دڵی باوکی دەگەیان من مەرزێکم هەیە گوێ بگرە جێلی بگرە بڵێ بابەتەی قسە بکە دەی ڕزگارم بکە ڕوڵە تۆ بۆچی تۆڕە دەبیت آخر باش نابێ بۆ دڵی باوکم نابێ وا بکەیت دڵی باوکی من لە لای تۆیە ئاگاداری بە واز لەو زۆرە ڕەفتارانە بێنێتەوە گوێ بگرە ئەو داوایی کە من لە تۆم هەیە ئەوەیە کە لەگەڵ من بیت بۆ شوێنێک و لەو شوێنەدا زۆر دڵ خۆش دەبیت و تەواو پاش ئەم گەشتە ڕوخساری من نابینیتەوە یاخوا بەخێربێن یاخوا بەخێربێن نەمیوانە زۆر سپاسان دەکەم چۆنیت یاخوا بەخێربێن ئەی گورچیلەکانت چۆنن تەندروستیان باشە لەخوا بەزیابێ باشە دەی باشە لەخوای بەزیاد دەڵێم ئەوە ئەو فەرەزەیە کە گورچی لەی باوکتی وەرگتووە بەڵێ فەرەز گورچیلەکانی باوکمی بۆ دانراوە ڕاستە و ئەمەش سامەحە کە زمانی باوکمی وەرگرتووە و گەواهی دەدا لەسەر هاوسەرگیریەکە یاخوا بەخێربێن خۆشحاڵ بووم بە هاتنتان و بە دروستکردنیان پەیوەندی برەکە ینی تەواو هاوسەرگیری دەکەیت یاخوا پیرۆست بێت دەتەوە بێدەنگ بە وەست بێدەنگ بە تۆ هەر نازانی مەسەلە چێ دواتر تێدەگەیت دوایی تێدەگەیت مەریەم باڵێ وەرە گیانەکەم وەرە ماشاءالله لەو بەژن و یاخوا باڕایە بەخێر بێت چۆنیت مەریەم خاتون سپاس بۆ خوددا باشم سپاس بۆ خوا مەریەم بێگومان دەیناسی بینیوتە ئەوەیە کە باوکی چاوی بە تۆ بەخشی و ئەمەش سامحە کە زمانی باوکی بۆ دانراوە و ئەوەی شیان هیلالە دڵی باوکی ئەوی وەرگرتووە و هەروەها زاوایشە چێ زاوایە تۆ زاوای من بڕیارم داوە کە تۆ هاوسەرگیری لەگەڵ مەریەم خاتون بکەیت لەبەرەوەی کە من شارەزای حەزی باوکم بوو و ئەمەش حەزەکەیەتی ئەمری حەزی خۆت و باوکیشت نەمێنێت تۆ چێ پێی گوتی داخوازیشن بۆ بکەیت تۆ دایکمیت دێپرساوی منیت برا گەورەی منیت ئەگەر تۆ ناتوێ من هاوسەرگیری لەگەڵ دەکەم وای سعد ئەوە چییە؟ یانی ئەو پیاوە نازانێت کە زاوایە؟ ئەرەوە تۆ چیتە کوڕە خۆ بە کەفی تۆ نییە من دەزانم بەرژەوەندی تۆ لەوەدایە کە لەگەڵ شی هاوسەرگیری بکەیت وەرە پێم بڵێ بەرژەوەندەکە لە چییە؟ کوڕە هیلال تۆ گوێ لەو پەندە نەبووە کە دەڵێت خوا خێری ئەو کەسە دەنووسە کە دوو کەس بە یەک دەگەیەنێ من حەزم کرد نامەکانی باوکم بە حەڵاڵی بگەێنم بە یەکتر بۆیە مەریەمم بۆ خواستووی مەریەم ئەوە تۆ چی لەسەر چاوت داناوە کەمێکە چاوڕەش و مەسکارە لە ناو چاوی باوکی من داناوە دەتەوێت زیان بە چاوی باوکم گەێنی بەڵێ سعد ئەمڕۆ لەبەر ئەوەی خواست بێنیم هاتووە گوتم با تۆزێک چاوەکانم ڕەش بکەم بەڵێنت پێدەدەم چیتر دووبارەی نەکەمەوە کوڕە فەرەت بەڵێ کۆمەلە ها بابی بابم کورە برام پێش مەلا با گوێ لە زاوا بگرین هیلال چیت گوت؟ من بۆ ڕیشم چووم سمێڵەکانیشم لەسەردانا مەریەم ئەوە تۆ دیسان چاوت ڕش کردووە
وسعد على الوعد في فلاشات أعطي مثل وفي مثل نبي قناعات أنا وسعد على الوعد في فلاشات يعطي مثل